وەندە قسە بکەن پێویستە. چ جای تۆ قسەی هەڵە بکەی، تۆ قسەیەک ئەگەر ڕاستیش بێ دروستیش بێ هەڵەشی تیانە بێ، بەڵام مادام پێویست نییە بیکەی تۆ ماڵە لەسرت، سزا ئەخۆی لەسەری، تاوانە. جا وەرە ئەگەر قسەکە پێویستیش نەبێ و بەتاڵیش بێ و درۆژ بێ و نوکتە بێ و گاڵتە و گەپێکی کێزەون و بێ شەرعی بێ، خۆت بۆ غەیبەت بێ بوهتان بێ ئەوەی تر چ ماڵێ بێ لەسەر لە قیامەتە. الله جل جلاله ئەو زوبانە نیعمەتە بە تۆی داوە، بۆ شکری ناکەیت و زیادە بەکاری هێنی و ئیسرافی تیاکەیت، تۆ بۆ ئیسراف بکەی لە قسەیە. إن الله لا يحب المسرفين ومسرفاني خوش ناوي الله جل جلاله. الرحمن خلق الإنسان علم القرآن، خلق الإنسان علمه البيان. أو زبانة الله كن نعمته بيدا كبتواني بياني وشتانا بكي كأتبه بو زيادة رويلة بيانها كي بو كبيزنا كي الله جل جلاله بو في نهاية زيادة كي بو يفرمي وريابا بقر بيدا يسي خوتان قصبك